ڕۆشنبیران و نووسەرانی کورد و عەرەب لە شاری سلەیمانی زیاتر لە یەکتر نزیک دەکرێنەوە. سەنتەری ڕۆشنبیری عەرەبی داش کوردی کرایەوە. لە مەراسیمی کردنەوەی سەنتەرەکەدا سەرۆک کۆماری عێراق بە گرنگیەوە باسی کرد و ڕایگەیاند پێکەوەبوونی کۆمەڵایەتی گەشەپێدان و پێکەوە ژیان بەهێز دەکات. مؤسسة هي مركز ئامانج لەکردنەوەی ئەم سەنتەرە بۆ باشترکردن و پەرەپێدانی پەیوەندی و ژیانی هاوبەشی نێوان ڕۆشنبیرانی کورد و عەرەب و سەرجەم پێکاتەکانی دیکەیە. جەختکردنەوەشە لەو بنەمایەی کە هەموومان ڕۆڵەی ئەم میلەتین و جیاوازیەکانمان سەرچاوی بەهێزیمانە. ئەوەی پێکەوە دەمان بەستێتەوە و یەکگرتوومان دەکات بەهۆی زۆری هاوبەشیمانە لە ڕۆشنبیری و نەتەوەیی و کۆمەڵایەتی. لە سەردەمی دیکتاتۆریەتدا کار کرا لەسەر پچڕاندنی پەیوەندیەکان و پێکەوە ژیان، بۆیە دەبێت لەم قۆناغەدا کار بکەین بۆ گەشەپێدانەوەی ئەو پەیوەندیانە لە نێوان پێکاتەکاندا. کورد و تێکۆشەرانی لەوانەش کۆچکرد و ئیبراهیم ئەحمەد کتێبێکی بەناوی کورد و عەرەب نووسیوە و تیایدا باسی لە پێویستی کارکردن لە پێناو پێکەوە ژیان و ژیانی هاوبەش کردووە. وەزیری ڕۆشنبیری عێراق و هەرێمی کوردستانیش ڕایانگەیاند سەنتەرەکە دەبێتە دەرفەتێکی باش لە داهاتوودا کولتوری کوردی و عەرەبی بە یەکتر ئاشنا بکرێن و ڕۆشنبیرانیش بتوانن سوود لە ئەزموونی یەکتر وەربگرن. کردنەوەی ئەم سەنتەرە کاریگەری گەورەی دەبێت لەسەر ڕۆشنبیری عێراق بە شێوەیەکی گشتی. عێراق وڵاتێکی هەمەڕەنگی ڕۆشنبیریە و سەرچاوەی ڕۆشنبیری و شارستانی بووە. سەرجەم ڕۆشنبیرانی کورد و عەرەب و مەسیحی و سەرجەم پێکاتەکانی تر پێکەوە بڕیاریکردنەوەی ئەم سەنتەرەمان داوە. سەنتەری ڕۆشنبیری کوردی عەرەبی جێبایەخی خۆی هەیە. ئەوە لەلایەک سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە. لەلایەکی تر پێویستە و زەرورە نوخبەی عەرەبی و نوخبەی کوردی ئاڵوگۆڕی بیرروڕای ڕۆشنبیری بکەن، ئاڵوگۆڕی کللتوری بکەن، بەشداری لە کار و چالاکیەکان و هەماهەنگی پێکەوە بکەن. وەزارەتی ڕۆشنبیری زۆر سوپاسی دکتۆر لەتیف ڕەشید جەنابی سەرۆک کۆمار و جەنابی دکتۆر ئەحمەد فەکاک وەزیری ڕۆشنبیری عێراق و هەموو ئەو کەسانەی تر دەکەین کە بەشدار بوون و هاوکار بوون و دەستیان هەبوو لەکردنەوەی سەنتەرێکی ئاوادا. خۆشحاڵین باکردنەوەی سەنتەری ڕۆشنبیری عەرەبی و کوردی کە باوەڕمان وایە دەبێتە نوێنەرێکی نوێ لە کاری ڕۆشنبیریدا لە عێراقێکی هەمەڕەنگدا. ئێمە لە فیدراڵیدا دەژین و هەوڵ دەدەین ئەو پێگەیە بپارێزین. بۆ ئەوەی بتوانین بیپارێزین دەبێت ڕۆشنبیرێکی باشمان هەبێت. بەوتەی نووسەران و ڕۆشنبیران کردنەوەی سەنتەری ڕۆشنبیری عەرەبی داش کوردی لە پایتەختی ڕۆشنبیری دەبێتە پردێکی پەیوەندی لە نێوان نووسەرانی هەردوولادا. داواشیان کرد لە پارێزگای هەولێر و دووەکیش لقی تایبەتی بکرێتەوە بۆ ئەوەی نووسەران و ڕۆشنبیرانی ئەو پارێزگایانەش سوودی لێوەربگرن. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.